بەڕێز بڕیار فەتاح سەرپەرشتیاری هونەری لە دامەزراوەی ساڵ لە گەڵمان ئامادەی و گفتوگۆ دەربارەی کۆنسێرتەکە دەکەین. کاک بڕیار سڵاو لێ بێ، زۆر بەخێر بێی. سپاسی بۆیەوە. لە ڕوانگەی بەڕێستانەوە ئایا کۆنسێرت تەنیا بۆ ئەوەیە کە گۆر لە گۆرانی بگرین یاخود هەست و بیر لە لای بینەر بەجێ بهێڵین؟ دەستخۆشی بۆ کورسات. وەڵام لای من ئەوەیە کە ئەبێ شتێ بەجێ بێڵیت، ینی هەر کارێکی هونەریەکەیت ئەبێ هەندێک یادگاری، هەندێک دڵخۆشی خەڵک شتێ بەجێ بێڵی کە دوجار باس کرێ. ئەو کۆنسێرتانەی کە پێشووتر ئەنجامتان داوە و کارتان تیادا کردووە، ڕیاکشنی بینەر چی بووە ئەگەر گوێتان لێ بوو بێ؟ وەڵایی دەستخۆشێکی زۆرمان بۆ هاتووە. زیاتر ئێمە هەوڵمان ناوە بێ بەرامبەر بێت بۆ ئەوەی کە ئەو کەسانی کەم دەرامەتیشن بتوانن بێن چێژ لەو خۆشیە وەرگرن. من ئەوە زۆر سەرنجی ڕاکێشام کە کۆنسێرتەکانتان و کارە هونەریەکانتان بێ بەرامبەرە. ئامانجەکەی ئەمەیە بزانم تەنیا بۆ ئەوەیە کە بینەران ئەوانەی کە ناتوانن بڕۆنە کۆنسێرتێکەوانێ بێن گۆ لە گۆرانیەکان بگرن؟ بەڵێ چەندها گەنجمانێ پەیوەندیان پێوە کردوین. ینی کەسم ڕێکلامیان بینیەوە لێ جارەکانی ترە، ینی زۆر دڵخۆش بوون بۆی مەسەلاری هونەر کردومانە لە هەواری شار کراوە. ینی خەڵک زۆر دەستخۆشی لێ کردوین. ئەو کارانە هەندێک کەس ناتوانێت بەڕاستی بێت، زۆربەی گەنجەکان. بەڵێ لەم سەردەمە خێرایی سۆشیال میدیا چۆن وا بکەین کە کۆنسێرتێک پێشکەش بکەین کە بمێنێتەوە لە لای بینەر؟ وەڵایی ئەو ناوەڕۆکی کۆنسێرتەکە زۆر مهمە. باشە. لە ڕووی لایتین و ئەو شتانی کە بە مۆدێرنە بیێنیت، ئەو هونەرمەندەکەش ئەساسە، ئەو هونەرمەندی کە تۆ بانگەکەی، ینی ئەوە زۆر ئەساسە. بەڵێ وەک ئەوەنەی ئاگادار بم لەم کۆنسێرتەتانە هونەرمەندە میلیەکانتان زیاتر بانگێشت کردووە، هۆکارەکەی چییە؟ وەڵایی ئەوانیش چینی کۆمەڵگان خەڵک زۆر گوێیان لێگرێت و داواش کراوە. ینی چەند جارێ ئێمە خەڵکەمان بینی و بەرکەوتەمان نەبووە وتیانە بۆ فڵان کەس داوەت ناکەن. بەڕاستی ئەوانیش جمهوری تایبەتی خۆیان هەیە، بەشێکن لە هونەر، ینی بەشێکی زۆر جیاوازن لە هونەر، لە هەموو کەلتوریکی شا ئەو شتە هەیە، ینی بەڵام جمهوری زۆر تایبەتیشان هەیە. ئەتانوێت لە ڕێگەی ئەم کۆنسێرتەوە چ پەیامێک بگەێنن بە بینەر؟ ئێمە بیرمان لێ کردەوە ئەم ماوەیە بەوەی ئاڵۆزی دەوروبەر و کوردستان و ئێمەشی تێکەوتین، خەڵک تۆزە ناڕەحەت بوو، دڵی ناخۆش بوو، قەلەق بوو. بیرمان کردەوە ئاهەنگێکی هەڵپەرشە و گۆرانی ساز بکەین کە بتوانین دڵی خەڵک خۆشکەین. ئەویش بە دامەزراوەی ساڵ مەجموعەی گەنجین کە کاک بڕیار نامی قسە پەرشتیەکە بە پاڵپشتی بەڕێز کاقوبات کە هەموو کاتێ هاوکارمانە، من دەستخۆشی لێکەم لێرەوە قەت دەچینە ناوە بەڕوومان و کارێکی هونەریەکەی دیانی. ئەمە زۆر مهمە. ینی توانیمان ئەم جارش ئەوە 3 ساڵ ئێمە بەردەوام ئەم شتانە ئاکەین، ئەم کۆنسێرتانە، ئەم ساڵی هاوکارمان بوو. دەستی خۆش بێت، هیوای بەردەوامیش بۆ ئێوە خوازم. جگە لە کۆنسێرت ئێوە چ کارێکی هونەری بەنیازن لە دامەزراوەی ساڵ پێشکەش بە ئێمە و بینەران بکەن؟ وڵای چەند بەرنامێکی هونەریمان هەیە بە تەمانگ بیکەین بۆ هەندێک هونەرمەند. باشە. و لەم ماوە شالوانێک کۆنسێرتێکی جیاوازتر بکەین، ئاوا 1-2 مانگی تر پلانمان هەیە بە تەماین ئەو گۆرانی بێژانی کە پەراوێز خراون کاریان لەسەرکەین. کار وەکوچی وەک فیلم، وەک دیکۆمنت، وەکچی لە ڕووی کلیپەوە، لە ڕووی دیکۆمنتاریەوە، ینی لەسەر ژیانیان مەجموعە هونەرمەندمانێ بەڕاستی گوناحە بێدەنگن. ینی زۆر بەڕاستی زەڕورە لەم کاتەیە لە هونەرا بن، زۆربیان بزانین بێتاقەتێکە چییە، ینی ئەوەی کە دوور کەوتۆتەوە. ینی کەسی زۆر باش و بە ئەزمونمان هەیە لە هەموو بارەکانە. ینی ئەبێ ئەوە بێنەوە ناو ساحەی هونەریانی بێن، ئەو کارە هونەریانیان بکەن لەگەڵ ئێمەیە بێیان لەگەڵ هەر شوێنێک ئیلاقاتیان بۆ دروستکەین. باشە. پەیامی بەڕێستان چییە بۆ ئەو گەنجانەی کە ئەیانوێت لە ڕێگەی هونەرەوە هەستەکانی خۆیان بگەێنن؟ من حەز دەکەم ینی هەموو گەنجێک بتوانێت هەوڵ بات،
ئەگەر هەوڵی جددی بیت و ئیشەکەت خۆش بێ پێگەیت. ینی من هیوادارم هەر کەسێکەوێت کارێکی هوەری بکە پێشتر ئەبێ حەزەکە لە خۆیان هەبێ، ئەنجا ئەتوانی سەرکەوتو بیت و پێی بگەیت. ئێوە وەک دامەزراوەی ساڵ چیتان کردووە بۆ گەنج و چی ئەکەن و بەنیازن چ پرۆژەیەکیان پێشکەش بکەن؟ وەڵی ئێمە لەڵی تازەین ئێستا باشە کە تازەین پلانی زۆر زۆر هەیە، بەڵام ئەوەیە کە جارێ ئیشمان نەکردووە بڵین بتوانین ئیمکانەتیشەوەنە گەورەمانە بێ بتوانین دامی گەنجێ بکەین. هێشتا ناتوانین ئەو شتە بین لە ئێستەیە. بەس پلانتان هەیە بۆ داهاتوو هاوکار و پاڵپشتی گەنجان بن؟ بەڵێ بەڵێ. باشە. ڕێکخراوی ساڵ یان دامەزراوەی ساڵ جگا لە کاقوبات کە دەستخۆشی لەکەین کە هاوکارتانە کێ سپۆنسەری کارەکانتانە؟ وڵی بەڕێی ئیلاقاتی کاک بڕیار بە ئیلاقاتی خۆی ئەتوانێ ئەم چەند ساڵە و میدیاکارە هەندی علاقاتی بۆی برادایەتیەوە هەندێک کەس زەن لەخوا بە زیابێکە هەندێک کار هەیە ناڵن بۆستێ ئەڵێن زەڕورە ئێمە کە زمانێکین ئەم کارە هونەریانێش بکرێگانی لەڕی برادایەتیەوە کرێ زیاتر سپۆنسەریمان هەیە وردەورد. ڕۆڵی دەستگای میدیایی کورسات بۆ دامەزراوەی ساڵ چییە؟ وڵی کورسات دایمی خوا لەگەڵمانە، ئەنی بەڕاستی کارێکشمان کرد لە سەرسنار هەر هاوکارمان و کورسات ماڵە گەورەکە ینی بەڕاستی بۆ هەمومان. باشە. باسە کرد کە دوای ئەم کۆنسێرتە بەنیازن کۆنسێرتێکی تایبەت ئەنجام بن. ئەکرێت لە ڕێی شاشەی کورساتەوە پێمان بڵێ ئەو کۆنسێرتە بۆ کێیە و بە تایبەتی کەیە؟ وڵی ئەکێتە یەک دوو مانگی ترەوە بەڵام جارێ ڕێ نەکەوتوین دووسێ کەسە نایەکیان بەرم دوای ڕێ نەکە ئێستا بە تاواتی نەبووین لەگەڵیا. ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین سبەینێ لە پارکی هەواری شار چاوەڕێی بینەرانەکەین بۆ ئەوەی بێن و ئەم کۆنسێرتە ببینن. دوجار ئێوە وەک دامەزراوەی ساڵ ئەتانەوێت چ پەیامێک ببەخشن؟ وڵی دەستخۆشی بۆ کورسات ئێمە سبەینە ئیشەڵا کارێکی زۆر گەوراکەین ئەوەی کە تەسەوەی کە پەیوەندیمان پێوکراوە خەڵکەکە زۆر زۆرە خەڵکەکە زۆر زۆرە کە پەیوەندیمان پێوەکەن هیوادارم لە کاتی خۆیان بێن نەکەونە قەرەباڵیخێکی زۆرەوە هیوادارم هەمویان دڵیان خۆش بێت. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. سپاس بووی. سپاس.